بەناوی پەروردگار بەداخەوە مەڕووداوێکی هاتشۆیە لە زمنی هەڵدێرانی ئۆتۆمبیلێکی جۆری پیکاپ دێر و پێشبانگ کە چەند خولەکێک پێشبانگ ئێوارە ئەم ڕووداوڕوویەوە کە لە ماڵباتی بازنێکی خێزانە هەش هاوڵاتی سەرنشین بوون بە شۆفێرەکە و حەوت زایدیەک لە ئەسبابی شوێنی سەختی جێگاکە ڕەنگە هەڵەیەکی فەنی ئۆتۆمبیلەکەیان ئەوانە کە ئێمە نایزانین دوجار لە هاوین هەواری سارتک سەر بە گوندی گرتک و سەر بە سنووری جوگرافیای سیمیلانی باڵەکاتی قەزای چۆمان ئەم ڕووداوڕوویاوە و بەداخەوە دوو گیانسپاردنمانەیە کە تەمەنەکان لە نێوان 30 بۆ 40 ساڵ 35 ساڵێکایە بە ناوی زانراو بۆ تایبەتمەنی و بابەتی ئەوەی کە ماڵباتەکان هەمووی خۆ لە ڕێگانەدا نامانە ناوی بێنین ناویان بێن بەداخەوە ئێمە پرسە سەرخۆشیمانەیە لەم ماڵباتەیە 6 لە هاوڵاتیەکان زامدار بوون و تەنانەت دانەیەکیان لە زمنی برینارەکان کەمێ شپرزەی و زامەکەی کەمێ زیاترە لەوانی ئومێدەکەین تەندروستیان باش وێست.